بەمە دەست پێکەم لەگەڵتانە کاتێک سێری وێنێکی بە کۆمەڵەکەی کە لە وێنەکەدا خۆتی تیابیت یەکەم شوێن کە سیرێکی کوێ بێگومان لە ناو هەمویاندا سری خۆتەکەیت و ئەتێ دەرکەوتنی خۆ لە وێنەکەی هەڵبسەنجێنی ئای لێوێنی جیهانیدا ڕۆڵی تۆ چییە؟ وێنەی ئەمڕۆی گەل کە بۆ مێژوو تۆ لەکوێی ئەو وێنەیەدا بیت ئەمە لە پشتی ئەو کتێبەی کە لە ڕێبەندان بۆ خاکە لێ و کە چەند چەمکێکی هەم سیاسی هەم کۆمەڵایەتیە و بە تایبەتیش کللتور وا ڕۆڵی کللتور لە نێو پێگە سیاسی و دەسەڵاتەکاندا چییە بە شێوازێکی جوان بە زمانێکی سادە و پارا و زۆر سەرنجڕاکێش نووسراوە قسەباز لەگەڵ کاکە ڕیڤان خۆیان کەم کە نووسری کتێبەکەی زۆر بەخێربی ئەوارە باش سپاس بۆ ئامادەبوونێت بەرلەوەی بچمە ناوڕۆکی کتێبەکەەوە بۆ نای مانگە کوردیەکانت لێ ناو ڕێبەندان بۆ خاکە لێ و بۆ پێم وایە دۆخی نەتەوەی کوردی ئێستا بەفرەقی بەسەراباریوە دۆخێکی چەقبەستوی دروست کردووە ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ئەو ناوانەی کە لە مانکانە هەیە ڕێبەندان مانگە دوای بەفرانبارە کە بە تەواوەتی ڕێگە لە گوندەکان گیراوە هیچ نەفەسێک نەماوە بگەن بە دنیای دەرەوە کوردیش ئێستا لە مێژوانیە یعنی ئەوەی کە ڕوئەیە لە دنیاە کوردی تیانە کوردە سەڵاتی بەسەریانە لەبەر ئێمە پێیسان بە ڕێبەندانێکە خاکە لێویش ئەو مانگەیە کە یەکەم ڕۆژی ئەبێ بە نەورۆز و بەڵام مانگە کام لە خاکە لێوە ئەیتر بەفرەکە تواوەتەوە سەوزیە دەرەوە ینی کوور دەتوانێت لەوێ ئەوەی کە ئەوێ لە دنیا دەسی بخە زۆر باشە ئامانج لە نووسینی کتێبەکەت ینی پەیامێکی سیاسیە یان کۆمەڵایەتی زیاتر پرسەکە ئەوەیە ئەم کتێبە بۆ ئەرکی منە بینوسم پێشتر ئەو کێشانەی کە لە کۆمەلگایە هەبوون نووسەرانی ئێمە بە وەکو بەشێکی ئەدەبی معاملیان لەگەڵا کردووە بەڵام من پێم وایە ئەم پرسە کۆمەڵایەتیانە باڵی کێشاوە بۆ ناو سیاسەتیش وەچووکم ئەم کتێبخانی کوردی ئەم بەشێتیانە من هەوڵم ماوە ئەو بەشە پڕکەمەوە بۆ بە کتێب کردم ینی بە جوڵەکانی تر نەم کرد پێم وایە نووسینی درێژ کاریگەری زیاتر لە نووسینی کورد ئەمش دای توێژینەوە پێیگەیشتم بۆیە بڕیارمە ئەو چالاکیانی کە پێشترم کرد لە مودەیەکە کۆیکەمەوە بیکەم بە کتێبێک زۆر باشە جام شتێکی تریش زۆر سەرنجی ڕاکێشام هەرکرد لە ئێستای خوێندومەتەوە تەوان پێشتر نەم خوێندوێتەوە لە مەملەکەتێکا چوار کەسە ژیان ناوەکانیان هەموو کەسێکیان هەر کەسێکیان هیچ کەسێکیان بوو ینی مەبەستە چییە لەوە؟ ئەمە ئەمیشیان من کۆمەڵێک نەخۆشی نەڵێن نەخۆشی تۆ کۆمەڵێک کێشەی دەرونی هەیە کە بە بۆنەی ڕووداوە مێژوویەکان و تووشی ئینسانی کورد بووە من لەویا چەند نمونەیەکیانم باس کردو یەکێ لەو نمونانە ئەوەیە کاتێک ئینسانێک چەندجارێک هەوڵەیە و یان گرۆیە کۆمەڵێک چەندجارێک هەوڵێن و فەشەلێن دوایی هەستێکی خۆتاوانبارکردنیان بۆ دروستە بێت ئێستا ئێمە ئەم هەستەمان هەیە ناو خۆمانە هەچ قەزیەیە کە ڕوئەیە لە چواردەوەرمانە قەزیەکە نەتەوەیە دوژمنێک کام لەم بەرامبەر نەتەوەکەی تۆیە بەڵام یەکتری تاوانبارەکەین ئەمیش لە ئەنجامی ئەو زنجیرە شکستەوەیە و دانێکی تریان هەیە ئێمە ئەرک تەوزیع ناکەین پێمان وایە هەر کەسێکمان پێی وایە بێ کەسێک ئەمیشە بکات لەبەری کەسێکیش بەتەمایە کەسێکی تربیکە هیچ کەسێک نایکات ینی باسی ئەوواکەین کە ڕاکردن لە بەرپرسیارەتی بۆی کە بەیکی خۆمی نازان بارکی کەسێکی زانم بۆ نەکە قەزیەکە بڵێن خەڵک ئەبێ قبوڵی نەکات ینی چی وا ئەکات ئینسانی خۆی لە خەڵک جیا بکاتەوە وشەی خەڵک چۆن پێ ناساکرێکە تۆی تیانە بیت زۆر باشە ئەمێ پێتان بڵم زۆر بە خۆشی و ینی زۆر بە شێوازێکی جوان نووسیوێتی کە حەزەکەی یەکسەر دەست بکەی بە خوێندنەوە من هەر یەکسەر سێرم کرد هەندێکم لێ خوێندەوە لەگەڵ کاکە ڕیڤانەوە قسەشی بۆ کردم ئێستا قسە لەسەر زمانەکەکەین بەس بەر لەوەی بچمەنەوە ئەوەی چێک لە چەمکەکان کللتور و سیاسەتە کللتور یان ڕۆڵی کللتور لەسەر سیاست چییە و بزات با بڵین لەناو ینی کوردیە سڵفە بەرنامەکە کەوتوتە ئەمڕۆ مێتافۆڕێکم لە یا باس کردووە بۆ مێتافۆڕە دەست پێکەمەوە کرێکارێک لە کارگەیەکی رووسیا ئیشە کرد ئەم کارگەیە هینی دروستە کرد سەماوەری دروستە کرد ئەم کرێکارە موچەکەی بە شێوەی ناکرد کە سەماوارێ بۆ خۆی بکڕێ بڕیار یا بوو هەنە لە پارچەکان جاجا لەگەڵ خۆیان بێتەوە لە ماڵە سەماری پێ دروستکە بەڵام هەموو جارێ ئەم پارچانەی کا برد و کوێ کردەوە و لێکێ بەس ئە بە کلاشینکۆف ئەم کللتورە وای کردووە ئەگەر لە نەوەیەکە یەکێتی سۆڤێت لە دەستەیات لە ئێستا ئەمڕۆ دەستکاتەوە بەداگیرکاری ئەگەر لە 1940 قەیسەر لە دەستەیات لە 45 بتوانێت دووبارە لەگەڵ جیهانە شەڕ بکاتەوە بەڵام کللتوری کوردی ئێمە ئەوە دۆستەکە و گرێنێت کەواتە ئێمە ئەبێ شەق قوبوڵکەین لە بەناوی دۆستێتیەوە کۆمەڵێک شتی تر کە کللتوریە لامانە
وای کردو کە ئێمە نەتوانانی هەستینە سەر پێ بۆیە پێم وایە دەستکاریکردنی ئەم کللتورە دەستکاریکردنێکە لە سیاسەتە. باشە کللتوری کوردی تا چەند لەو ئاستایە کە بتوانێت خزمەت بە سیاستەشی نەتەوەی باش بکە. بەداخەوە کللتوری کوردی لەسەر ئەوە دروست بووە کە لە هێرشا خۆی کوەکاتەوە. بەڵام کاتێک کە هێرش نەبێت کار ناکە بۆ ئەوی کە هێرشی نەکرێت سەر تەماحی نەکرێتە بەر. یعنی ئەگەر کێشەکە بە شێوەیەکی تر باسکەین لە ئێستا ئێمە بینین هەنێک کەسمان تووشی سندریۆمێک بوون سندریۆمی ستۆکۆڵم لە کتێبەکەشا باسم کردووە جۆرێکە لە نەخۆشی نەفسی کۆمەڵێک چەتە چوونە بانقێکەوە لە سوید و کۆمەڵی کەسیان لێ بارنتە گرت بەڵام دوایی ئەم کەسانە ئەوانی کە بارنتیان گرتم و خۆشیان ویستنی عین زەکانیان خۆشەویست ئێستا ناو تاکی کووردا ئەبینین ڕەحمەت بۆ سەدام حسێنە نێرێت کەواتە کللتورەکەی ئێمە بە شێوەیە کە نەیار شەیداییە یعنی ناتوانین لە دەوری یەکتری کۆبینەوە بەڵام شەیدای نارێکە بین کە زوڵمی لێکردین لەبەر ئەوەی ئەمانەوێت لە شان و شەوکەتی خۆمانابێ بەدی ناکەین و ئێمە کەسێکی بە شان و شەوکەتیشمانەوێت لە ئێستامانە لەبەر لە دوژمنای دۆزینەوە هیچ نەبێ شەقی لە خۆمەڵاوە. ئایا لە کللتورە کۆمەڵایەتی بوونی ئێمە نییە لە خوێنەوەی توە؟ بەس بۆ ئەوەی ئەم چەمکان تێکەڵاو نەکەین کاتێک ئەڵین کللتور مەسان لە فەرهەنگ نییە کللتور ئەو پێدراوانەیە یعنی کەسی یەکو نیچە ئەڵێ کللتور هەموو شتێکە یعنی حتا فرۆید پێی وایە مرۆڤ نییە ئەوەی کە هەیە کللتورە لەبەر ئەوە سیرەکەی بینایەک چۆن دروستەکرێت جادەیەک چۆن نەکرێت تعاملی خەڵک لەگەڵ یەکتری ئەمانە هەمووی چێتە چواردەوەی کللتورەوە بەس ئاگادار بن باسی فەرەنگ ناکەم جلی کوردی ناچێتە ناو کللتورەوە مەبەستن کە ئەڵێم کللتور مەسن لەوە نیە مەسن لە کللتوری پەروەردەکردنە کللتوری پێگەیاندنە کللتوری تعاملکردنە کللتوری دنیابینیە کللتوری قیامەکانە ئێستا بۆ بە پێی کللتورەکان قیامەکانە گۆڕێت. باشە من کە ئێستا جۆم لە وتارێکی خۆت بوو پێشتر پێشەوەی بیت پرۆگرامەکەەوە جۆم لێگرت باس لەواکەیت کە ئەم کتێبە بۆ ئەوی بتوانێت با بڵێن تەواو خڵک تێبگەێنێ شێوازی نووسینەکەت بە شێوازی پرسیار و وەڵام کردووە ئەمە تا چەند باشترە بۆ ئەوەی کە خەڵک زیاتر لە واتای و ناوەڕۆکی کتێبەکە تێبگا. پرسیار وەڵام خۆی پێم وایە وەڵام بۆ وەستانە پرسیار بۆ جوڵانە یعنی تۆ پرسیار لەسەر هەشتێک هەبێت ئەجوڵی تا وەڵامەکەی وەرەگریت کە وەڵام وەرگرت ئەوەستیت کەواتە زۆر زەڕورە پرسیار و وەڵام بێنینەوە ناو ساحەی سیاسی ساحەی کۆمەڵایەتی لەو کتێبەیە هەوڵم ماوە سوودی پرسیار وەڵام بسەلمێنم کە دوو کەساتین کەسایەتیەکیان بە پرسیارەکان دنیابینی ئەگۆڕێت بەداخۆ ئێستا ئێمە بینین کە پرسی ناو شەقام پرسێکی زۆر گرنگە پرسیار وەڵام تیا ئێستا معنای نەماوە چۆن چەمکەکانت ڕوون کردوتەوە کردوتن بە کوردی و بۆیەکیش نمونەت هەیە؟ بەڵێ هەوڵم ماوە هیچ سەرچاوەیەکی بیانی بەکارنێنم سەرچاوەکە ئەزمموی ژیانی خۆمە یعنی قسمە دوا بوو کە ژیانی من کۆمەڵێک ناوچەی کوردستان گەڕام بۆیە توانیمە سەرچاوە ئەزمموی ژیانی خۆم بەکاربێنم ئەوەش کە وام کردووە کە سەرچاوی تر بەکارنێنم لە دوای ڕێستانسەوە ئەڵمانەکان ئەیانویست هەستنە سەر پێ نووسەرەکانیان بوون بە دوو بەشەوە بەشێکیان پێی وا بوو کە ئەبێ وەرجەڕامکەن بەڵام یەکێک لەوانە ئایلەر و شیلەر و ئەوان پێیان وا بوو لە ڕێگەی وەرجێڕان و ئەڵمان دروست نابێت ئەگەر ئێمە هیچ تێزێکمانیە با لە شعرەوە دەست پێکەین بەڵام خۆمان بنووسین دنیابینی بە دنیای خۆمان بینین بۆیە منیش هەوڵم ماوە کاملەن لە دنیای کوردی هەڵ بڵێم. زۆر باشە شێوازی نووسینەکەت ئەو ستایڵەی کە پێت نووسیوە تەواو فکر و زاری خۆتە یان من وەرگیراوە ئەو شێوازی پێش ئەم نووسینەی خۆم من وەکو پێم وتی لە ئەزمموی ژیانەوە پێش ئەم نووسینەی خۆم ئەم بینی کە ڕەهەندیەکان بە شێوەیەکە نووسن دەستەیەک لە کۆمەلگاتیەگات بەڵام کێشەکە پرسی هەموو کۆمەلگایە یعنی ئەوە بووە کە دەستەیەک تێبگا هەموو کۆمەلگاتێنەکە هەوڵم ماوە بۆ زمانە قسەکەم کە لەسەر جادە قسەی پێکرێت لەسەر شەقام قسەی پێکرێت و زمانە هیچ عیب نییە بچێتە ئەدەبیاتەوە ئەمە زمانی ئێمە زۆر باش شێتە نووسینەوە بەڵام زمانێکی خۆش و پاراویشە لەگەڵیان بەڵێ ئەبێ وشەی کوردی بەتەواتی بەکاربێت ئەی لەگەڵوانی وشەی بەگانی هیچ تیا بەکاربێت. زۆر باشە لەگەڵ نووسینی ئەم بابەتەیە ئەوەی کە من جۆم لە قسەکانت بوو باس لەواکەی کە ئەمە پرۆژەیە بەستت چییە لەوەی کە ئەمە پرۆژەیە هەندێک پرسیارت بە بێوەڵامی جێشتووە؟ باڵین لەو کتێبەیە باسی ئەوم کردو چۆن دنیامان بگۆڕین یان چۆن دەستکاری دنیا بکەین ئێمە دنیای خۆمان بەدڵە ئەم دنیای ئێمە ئەو پارادایمەیە کە باوکمان دروستی کردو کە باپیرمان دروستی کردووە بۆ نەکەسێکی و فرۆی دەڵێ ئێمە باوکوژیەکمان پێویستە مەبەست لە دنیابینیەکەیەتی ئەگەر کەسێک بیستە بچێ بۆ حەج 100 ساڵ لەمەوە پێش بیری
سواری ئەکردەوە بڕوات 50 ساڵ لەمە پێشبیری لە سیارە ئەکردەوە ئێستا ئەبێ بیر لە تیارە بکاتەوە ئەم پرسەی من لێرا پارادایمەکان کە بۆ دنیابینی دروستم کردووە بە شێوەیەک ئەگەر لەسەر ئەم نمونەی ڕوونیکەینەوەڵم ئێستا بەچی سەفەرکەین یەکسەر پێدراوەکانیش لە بەردەستمانە هەیە تیارە هەر ئەم دەستکاریکردە دەستکاریە لە دەسەڵاتی کوردیا و دەستکاریە لە کللتوری کوردیا و دەستکاریە بۆ ئەوی کە کورد بتوانێت مخاتبەی دنیا بکات من لەوێ ئەوم بەکارهێناوە ئەو کەسانەی کە خەریکی ژینگەن یا ژینگە دۆستن ئەڵێ چۆن تەسی لەسەر ژینگەی دنیا بکەم ئەبێ دارێک لە ماڵی خۆمان بڕێنم یعنی ئەگەر ئێمە بینەوە ناو خۆمان ئەتوانین ساری دنیا بکەین یان تەسیرمان لەسەر دنیا هەبێت ئەمە تقریبان وەکو خیاڵ دەرەکەوێت لەبەرەوە پێویستی بەڕێخستنێکە مشیرە فلەق ئەڵێت هەچ قسەیەکی سیاسی هەر قسەیەکی سیاسی لە ناو ڕێخستنا نەکرێت مانای نابێت زۆر باشە کەواتە ئەم کاملان قسانی ئێمە بۆی مانای هەبێ ئەبێ ڕێخستنێکی نەتەوەی هەبێت باشە وەڵام وەرگرتنەوەی ئەوانە وەرەگیرێتەوە ینی بیکی بە پرۆژێک و دواترەمە و درێژی پێبیان وەڵامەکان لە شقاما دووبارە جوڵێتەوە من وتمە پرسیار وەڵام هێناوەتەوە شقام ئەم پرسانە لە شقاما بێ بجوڵێتەوە ئەگەر جوابت بدرێتەوە جوابەکە و کاتە بۆ من نابێت ئەو کاتە ئەبێ بە پرسی خەڵک ئەبێ بۆ پارادایمی کە ئەمنەوەی ئەبێ دنیای پێبینێ و دنیای خۆی لەسەر بنیاد بنێ ناتویشی لەسەر بکەیتەوە لە دواترە باوە ئیشی منە بەڵام کاڵ لە وەڵامەکە بۆ من نابێت من نامێ بە تەنیا جوابی دنیابینی ئەمنەوەی خۆمان بمەوە ئەمێ هەمان بەیەکەوە جواب بینەوە لەواچە جوابەکە لای من شتێک بێت بەڵام کاملن پێیانوا بێ شتێکی ترە لەبەرەوە بێ ئێمە بەپی دنیابینی ئێستا بڕیابین زۆر باشە ماوەی چەندێک سەرقاڵی نووسینی کتێبەکە بووی زیاتر لە 2 ساڵ زیاتر لە 2 ساڵ لە پێش ئاخر خۆ پیشاندانەوە کە کۆمەڵی کەس دەیانویست دەستکاری ئەم دنیامان بکەم بەڵام من ئەمیزە و پەیامە بگەێنم ئەو تێزانە کۆتایی هاتووە بە گۆڕینی سەرانی دەسەڵات پێ دوا بێت دنیامانە گۆڕێت ئێمە ئەبێ کللتورێکمان بگۆڕین لەبەری دووبارە ئەم کللتورە هەمان ئەو کەسانە بنیادەنێتەوە زۆر باشە دەستە خۆش بە سپاس بۆ بەشداریکردنێت ڕیڤان عوسمان نووسەری کتێبی ڕێبەندان بۆ خاکە لێو وەکو خۆم ئەڵێم کە خوێنەری بن بەڕاستی هەم زۆر جوان نووسیوێتی هەم زمانێکی زۆر پاراوە هەمیش زۆر بەباشی لێ تێگەن